خۆشەویستان و ئازیزان لە بەرنامەیەکی دیکەی تایبەتدا لە دیداری تایبەت ئەویش کە تەوەر و مژاری ئەم جارەمان دامەزرانی حیزبێکە لە باشوور کە تەمەنی 75 ساڵە لە ساڵی 1946 بەڕیاری دروستکردنی ئەم حیزبە لە بەغدادرا لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر کەیوان ئازاد وەکو پرۆفیسۆری مێژوو تەوەر و باسی ئەم جارەمان قسە و باس لەسەر دامەزرانی پارتی دیموکراتی کوردستانەکەین. دکتۆریان بەخێراتی زۆر سپاس بۆ بەڕێستان دکتۆر بەڕێستان وەکو پرۆفیسۆری مێژووی یەکەم جار یعنی لە باشوور کە بڕیاری دروستکردنی حیزبێکی کوردی بە ناوی پارتی دیموکراتی کوردەوە کە درا زەڕورەتی دروستکردنی ئەو حیزبە ینی بۆ ئەو کاتە لەو کاتە کە دەست برێ بۆ بابەتێکی ینی کاتە بابەتێکی مەدەنی یاخود بابەتێکی دیموکراسی کە ئەم حیزبە بڕیاری لێدرا. سەرەتای ینی قسە و باسەکەم دەمەوێت لەگەڵ دکتۆرە بەو شێوە لە زەڕورەتی دروستکردنی ئەم حیزبە بدوێن پاشان دەمەوێت بچمە ناو ینی هۆکار پاڵنەری دروستکردنی ئەم حیزبە لەکوێوە هەڵقوڵاوە قسە و باسی ئەم جارەمانە بێت. کاکە چۆمان بگەڕنەوە مێژووی پارتی پێشخانی پارتی حیزبی دیموکراتی کوردستانە کە پێشەوە قازم محەممەد بەر لە دامەزرانی کۆماری دیموکراتی کوردستان لە مەهاباد دروستی ئەکات لە مەهاباد لەسەر دەستی کۆمەڵێک کەسایەتی خاڵمن کۆڕۆشنبیر یا فەرهەنگی ناوچەی موکریان کەم کۆماری کوردستان دروست بێت لە مەهاباد لە 22 کانونی 2016 زاینی و بارزانی نەمر ئەو کاتە بەخۆی و 2000 بارزانیەوە پاش شۆڕشی بارزان لە 1945 ڕوو دەکەن ناوچەی موکریانی ئێران لێ ئەمێننەوە و بنە خزمەت بە کۆماری کوردستان دەکەن و بارزانە بێتە بەرپرسی هێزەکانی بارزان لە کۆمار لە جنراڵی پێدرێ کاتی ئەو واقعی کوردستان کۆماری کوردستان دەبینێت ئەمە ئەگەر وەکو مێژوو سەرەکەی دوو لە پێ هەڵدان ئەمە گەورەی مستفا بارزانیە کە لە خەمی باشووریایە کە کازانە لە خۆڵاتی کوردستان کۆمارێک هەیە حیزبێکی سیاسیە کە ڕابەراتی کۆمارێکی کوردی ئەکات کوردستانی ئەکات لە خەمی ئەوە سپێنی ئەگەر باشووری کوردستان خەباتیایە بەردەوام بوو ئازاد کرا یا ئەم باشووری ڕۆبەڕووی دەسەڵاتدارانی بەغا بۆستە لەستەمی ڕژەی پاشادیدا پێویستی بەوەی حیزبێک ڕابەراتی بکات ئەنی مسابقات یار ئەزمۆنی ئەگە بگەن بۆ پێش کۆماری کوردستان لە ناوچەی بارزان کە لە 45 ڕابەراتی شۆڕشی بارزان دەکەم مستفا بارزانی نەبەر لەوێ هەوڵەدات ڕێکخراوی سیاسی دروست بکات هەتا ڕێکخراوی ئازادی کە دروستەکات لە ناوچەی بارزان دەستی کۆمەڵ ئەفسەری ئازادی خواست کە پێیانمە شۆڕشەکەەوە کردووە لەوقات خەمی ئەوەیە بووە لەسەر بەڵگەنامە و توماری مێژوویمان زۆر زۆرە ئەو هەمەی لا گەڵاڵە بێ کە لە کۆماری کوردستان ئەو واقعە دەبینێت ئەوێت هەمان ئەزمون لە باشوور دووبارە بکاتەوە بۆ سپێنێک خەباتاتەوە باشووری کوردستان و شۆڕشە لە بەرپابەتژی دەسەڵاتدارانی ڕژەی پاشایەتی ئەم حیزبە ڕابەرایەتی ئەم شۆڕشە بکات و ئیتر لە کێبەکەی ملانی ناوچەگەری و تیرەگەری و هۆزگەرایەتی و پەرتەوازەی بیپارێزێت. هەر بۆیە بڕیارێکی هەر بۆیە پاش ماوەیەک گفتوگۆ لەگەڵ ئەفسەر ئازادی خوازانی کە لەگەڵ خۆیان بوون چوونەتە مەهاباد ملال میر حاج ئەحمەد مستفا قۆژنا و عەیزەت عەبدولعەزیز و هافی عەلیاغا نوری ئەحمەدی تەها زۆرن کۆمەڵ ئەفسەر لەگەڵا بۆ کاتێک لە شۆڕشی بارزان چوونە موکریانی ئێران لەوێ تاوتوی بابەتە ئەکەن سەرەوە قەناعەتەی کە حیزب دروستکە بە ناوی پای دیموکراتی کورد بۆ ئەم کوردە چونکە لەوێ دوای کوردستان هەیە لە خۆڵات ئەم کوردە بۆچی ینی وەکو بڵێن بێتە لەقێکی لەوە بارزانی لە واقعا لەوەیە گەورە بیری کردوێتەوە لە واقعا لەوە زۆر گەورە بووە مەسەن نەهاتوو کوردستان دابەشکات مەساوای کە غەریکە لە گەورەیەکانی بارزانی و ئەفسەرەکانی دەوروپشتی خۆی کە لەگەڵ فەرموو دکتۆر وردەکاری ئەوەم جا خەڵکەکەوێ ئەوێ کا بە کورد ینی بڵێن کوردی بڵێن کوردی باشوور حیزبێکە بۆ حیزبێکی سیاسیە بۆ کوردی باشوور بەم کوردی باشوور بە شەکل کوردستانی گەورە کە کۆماری کوردستان ڕابەراتی کوردستانە ئەکات من ئەگەر بەواقع سەیری کە دوو لە پێ هەڵدان بارزانی لەم قۆناغەیە لە سێ لایەنە زۆر گرنگەوە زۆریش گەورەیە ئەمە بەدەر لە پێ هەڵدانەکەدا باسی واقعت بۆەکە یەکیانەوەیە کەسێکە ڕابەری شۆڕشێک لە باشووری کوردستان لە 1945 خۆی ڕابەری شۆڕشەکە بووە دوو ساڵ خۆی بەرامبەر دەوڵەتی عێراق و ڕژەی پاشایەتی وەستاوە کە ئەچێت بە کوردستانی خۆڵات ملایەن سەعابەت ناکات خۆی ئەکا بە پێشمەرگەیەکی کۆماری کوردستان ئەنی ئامادەیە پرنج جنراڵی پێدرێت ئامادەیە لەژێر سێکە لەسەر و مستەوازانیەوە هەمە حەسەکان سەیفی قازیە کە وەزیری جەنگە بابەشەغەیە کە سەربەزیدانە ئەوجا قازمی حەمەدەیە ینی ئەم بارزانی بە سێ پلەیتر ئەمجا ئەگاتە
سەر کۆماری کوردستان ئەمە قوبوڵ دەکە ئەمە گەورەی بارزانیە ئاگایی ئەوەی هەبووە کە چوەتە سەر خوان یا ماڵی ئەوی تر حیزبی نەبردووە بەڵکو وەکو بەڵێ پێشمەرگی ئەمە گرنگە تۆ لەسەری شۆڕشێکەوە سەردەی شۆڕشێکەوە ئەو قوبوڵ بکەیت ئەمە بچووکی نەمە گەورەیە بەهێزێکی چەکداری بە زۆریشەوە ئەسەن بارزانیەکان هێزی سەربازی کۆمارە ناقەدار 2000 هێزی بارزانی لەگەڵ کۆمارە 2000 کەسایەتی بە خەڵکو و بە ڕیشسپی و بە ئەفسەر و بە چەکداری گەنجەوە باشە پێشبینی کۆمار ناقەدار بە هەنی بارزانی تەنیا خۆی نەچوو واقەدار بە بەو هێزەوە کە لەگەڵ یەتی کە بنە پشتیوانی کۆمار بنە پشتیوانێکی زۆر نەک معنەوی پشتیوانێکی سەربازی بۆ کۆمارەقەدار بە جای دابوارمە لەوەیە ئەم پشتیوانە سەربازی وەرە بۆ کۆماری کوردستان گرنگە ئەم سەرۆکی ئەم هێزەیە و ڕابەری ئەم هێزەیە زۆر گرنگە کەم ئامادەیە بۆ حاڵەشەوە ئەو پلەی قوڵ کات و پێشبینی کۆمار مامەڵە بکات ئەمە ئەو پەڕی گەورەی کەسایەتی یاقەدار بە ئەمە ئەو خاڵی دوم ئەوەیە کە ئەمە دیوەی خاڵ دوم ئەوەیە کە کاتێک کە بیلەوەکاتەوە شۆڕشی بازان بۆش کەسی خواردو کێ شکستەکانی بۆ نمونەوەی کە هێزێکی ڕێکخراوێکی سیاسی ڕابەرایەتی نەکردووە لە پاڵات خۆی سەرۆک کەسایەتیەک بۆ سەگەدی شۆڕشەکەی و لە بنەماڵێکی دیار ناسراوە بۆ حاڵەشەوە کە کەسێکی بنەماڵی عەشیرەتیە بیلەوەکات ئەم شۆڕشەی ئێمە بۆش کەسی خواردووە چکە ڕێکخراوێکی سیاسی بەدەری نەبووە کە ڕابەرایەتی بکات تاریکە بیلەکاتەوە دیموکرات دروست دەکات بەڵام بە چی سەیریکە بەنای کوردستانەوە ناچ کوردستان لە خۆڵادەیە ئەی سەیریکە لە بینە کوردستانی گرتووە کاتەوە کورد نایەبات ئەمە زۆر گرنگە دەبن تەوسیع حەفز عەبدوڵڵا ئاکاتەکە ئەنێرێ بۆ بەغا بۆی ناتوانم چێ بەغا ئینە دروست کات لە مەهاباتە لە دەوڵەتی عێراق قاچاقە تەوسیع حەفز عەبدوڵڵا ئاکات کە بەم ناوە دروستی کات ئەم خاڵی گرنگی دوو ئەمە دوو خاڵی سی ئەوەیە کە مستەفا بارزانی سەیریکە ئەم حیزبە لە مەهابات دروست ناکات لەناو جەغی دەوڵەتی عێراق دروستی دەکات ئەمە گرنگە ئەنی باتە بەغداد خۆی ناچێت ئەو کەسان کە ئەزان لێ دەوڵەتی عێراق قاچاقنین ئازادن خەڵکی مەدەنین خەڵکی فەرهەنگین ئەمە نامێنێتە ئەوێ بۆی لە بەغا دروست کات بۆی لەناو جەغی دەوڵەتی عێراق ئیسپادیگەکە حزبێکی کوردی دروستمە حزبە کوردی سپینە ڕابەرایەتی توانێت ڕزگاری خۆی کوردیەکە دکتۆر لە نێو قسەکانی بەڕێستانیانی من ئەمە هەڵهێنجان ئەگەروانیە تکای پشڕاستم کەرەوە ئەویش ئەوەیە کە ئەکرێ بڵێن بڕیاری دروستبوونی کۆمار لەلایەن خودی قازیەوە بە پشت بەستن بە هێزەکەی بارزانی بووە سەیریکە بەواتە خۆی ناخۆی بەزانانی باش بکەینەوە خۆی کۆمار دروست ئەبوو لەبەر قازم محەممەد کەسێکی بوێر بوو ئەمەیەک نەتەوەی بکو بارزانی کایلەوە ناکرێت کەسانێکی خوێنەوار مامۆستایەکی ئاینی گەورە ئەوەندیوەکی بابەتەکەیە سۆڤێت پشتیوانی دەکرد کۆمار پێویستی پشتیوانی نێودەوڵەتی گەورە هەبوو ئەمە علاقەی بە هێزی چەکداریەوە نییە علاقەی بە هێزی خەڵخەتور فیداکاریەوە نیە خۆ بارزانی کە لە شۆڕشی بارزانی کرد هێزی چەکداری قڕاو بەڵام دواترش کەسی خوارد دەوڵەتی عێراق بە قوت بەهێزتر بوو لە پێشبینەکانی شۆڕشی بارزان بۆ نمونە ئەمە بەڵام کاتێک کۆمار دروست دەبێ کۆمار سەرفی خۆی وەستێت هێزی بارزانیە کۆمار ڕاگرێت لەگەڵ هێزی چەکداری عشیرەتەکان و ناوچەکانی تر بۆ نمونە ئەو خاڵە گرنگە لەویاوەیەکە یعنی ئەم هێزە بۆ کۆمار گرنگانی ئەم هێزە نەتوانێت پاڵنەرێکی تری دروستبوونی کۆمارە بەڵێکی لە کۆڵاکانی کۆمار ئەگەراوە قسە بکەین ڕۆڵی گەورە ئەگەرە بابەتەیە بۆیە ئەم پێوەرە پارتی پارتی ئاوادا ئامەزرێت پارتیان 1953 هەر ناوی پایدمانی کوردە ئەسن بارزانیاکە بە کوردستان ئەوە دوایی دوجار ئەوانە دەکەن بە پارتیمانی کوردستان لە کۆنگرەی 1953 کە لە کەرکووکی گیرەوە لێ حەفز عەبدوڵڵا و برای محەممەد مامجار ئەوان لەوێن ئەوان ئەکەن بە کوردستان ئیتر بۆ ناهجی ئەڕۆمەس بۆیە دووربینی بارزانی و نەتەوەبوونی بارزانی لێوە سەرچاوەگرێت کە ئەو ڕۆژگارێکی کە پارتی دروست دەکات پارتی ئاوا دروست دەکات و ئەتوانیت بە کوردستان دروستی کات بۆ نمونە کەسڕی ناگرت بەڵام نێویست کوردستان پاش دەبێت دکتۆر چۆن خوێنەوێ بۆ ئەو کاتێ بکەین هەر دووبارە لە نێو قسەکانی بەڕێستانە من ینی ئەمەم هەڵێنجاندەوە ئەویشکەوە لە ڕۆی عرفیەوە گەرێمە بگڕێنەوە بۆ ئەو کاتە بارزانی تەواضعێکی تیا ینی بینینەوە یا تیا خوێنینەوە کە چۆن چۆژە ڕکێفی ئەزانی یاخەسەی کە بارزانی خۆ تاوەستانی شۆفات دەکات لە 1970 باش 76 ساڵ تەمەن گەورەی بارزانی لەچی دایە شوێکی زانستی مێژووی سێری بکەنەوەیەکە کە وێزگەکانی ژیانی دەری ئەخات کەم کەسایەتیە هەوڵی زەعامەتی
هەوڵی ڕابەرادی قەزەیەکی دا بۆ منەتەوەکەی نەگەوەی کەس ئەو سەر ئەو مشتێک بێت پسر مێژووکەمیان هەتا بۆکو مێژوویە کە 1950 دوای کودەتاقی قاسم و پێم چۆشی چواری تەمووز و بارزانانی گەڕێتەوە بۆ عێراق لە سۆڤێت پاشی ئەم ساڵ ئاوارەیی سەیری کامەشکردە گەمە مێژووەکەدار بە هەر سەرانی پارتی بە زۆر دەیگەڕنەوە وە دەکەدێتەوە خۆی ڕابەری کورد پیشان نادات کودێکا بەڕابەری خۆی زۆر گەنگەکەدار بە سەرکردە سەرۆک ئەبێ میلەت دەڵی بژێرێت نەخۆی بەسەر خەڵکا بسەپێنێت بەتر بارزانی ئەوە گرنگە بارزانی وازگەن چۆن شۆژ بارزان چوو بە کۆمای کوردستان ئامادە بە خەڵات ئاوا سادەی بە پاکی بە دڵسۆزی بیکات کە دێتەوە بەغاش باشە خەڵ دێکا بەڕابەری خۆی ئەوەم لا گرنگ بوو کاک دکتۆر ویستیشم ئەو پرسیارە بکەم لەوەی کە بارزانی ڕۆشنبیر لە دەوری بڕیاری دروستبوونی ئەم پایتەختی عێراق قەزەمە چی گەڕێتەوە ئەوە گەڕێتەوە بۆ ئەو ڕێبازی بارزانی کە لە طریقەت نەقشبەندیان نوێگەری ئەکات بەداخەوە ئێستا ئەو نەریتە کاڵ بۆتەوە دیویتری گرتووە ڕێبازی بارزان ڕێبازی نەقشبەندی ڕێبازی سۆفیگەری ئیسلامی کە مۆنەخە نەقشبەندی بنەماکانی داڕێژێت هەوڵ ئێوە ئادات کە لە ڕێبوو ڕێبازی تەسەوفی ئاینی خزمەت بە کورد کا بە کوردستان بکات بە نەتەوەی کورد بکات یعنی کورد و نەتەوەکانی تری دنیا لە ژێستبەری ئاینی ئیسلام ئەم ڕێبازەدا سەربەخۆیان پارێزرا بێ ئازادیان پارێزرا بێت ڕێبازی بارزانی نوێگەر لەم ڕێبازەیە ئاکات نوێگەرەکە چێت نوێگەرەکە چییە لە ڕێبازی بارزانیدا یەکسانی هەیە ینی تاکی کۆمەڵگا هەموو یەکسانن ئەوە نیە کەسێ ئاغایە و کەسێک مسکێنە ڕێز لە مرۆڤ و ئاژەڵ و ڕوەک دەگیرێت بەوە خایش کە ئێستای دەیبینین مەسەن لە ڕێبازی بارزانیە ڕێزی سەگی گیراوە ڕێزی پشتەی گیراوە ڕێزی ئاسکی گیراوە ڕێزی دارتوێک و قەزوانێکیش گیراوە ئەنی هەموو پیرۆزە چکە هەموو ژیان پێگەهێنن ئەمە لە ڕێبازی بارزانی سەریکە ڕێبازی بارزانی داغەدار بە هەوڵ بۆ پێکەوەنەی سامان نییە دارایی نییە هەوڵ بۆ خزمەتکردنی ژیانە ژینگەیە سروشتە کۆمەڵگایە هەوڵ بۆ ئازادیە مافی پیا و ئافرەوەیەک پارێزراوە مافی مناڵ گۆرە پشوەیەکی پارێزراوە هەنی هەرێکە پێ کۆمەڵگا پێوەری خۆی نییە ئەمە تەڵەن کۆمەڵی ئەمە بەرەمی سەربەخۆی بکە ئەمە شی بکەینەوە ئەم ڕێبازی بارزانیە کە شەعب یەکەم سەرەتا بنەماکانی داڕێژ دواتەوە شەعب ئیسلامی دووەم دێت دوای دێ بۆ دوای خۆی بۆ ئەمانە دێت هەموو ئەمانە ئەم ڕێبازە کە ئەوە دێتە خوارەوە پسیارە مێژووکەی ئەمەدێدا ئەوەیە ئەمە کو ڕێباز دێت ڕێبازیان چی یانیتر ئەبێتە ئەرکێکی ئاینی ئەرکێکی ئاینی هەموو بارزانەکان بە لەسەری بڕۆن وە کەس نابێت لیلابات قسەمان لەسەرەوە بوو کە چۆن کاریگەری دەبێت لەسەر بڕیاری دروستکردنی ئەم پارتە لەلایەن دەوروبەری خودی بارزانی کە ئینسانی سەریکە بارزان 1940 دایک بووە تا 1946 کە کۆمای کوردستان دائەمەزرێت کۆمەڵی وەزگەی ژیانی هەیە مەسەن 1990 نێراوە لە بارزانەوە لە دەستی شەخمەی بارزان نێراوە بۆ کوێن نێراوە بۆ سلێمانی بۆ پشتوانی لە شۆڕشێک مەحموودی نەمر ئەو تاقاتە لای شێخ مەحموود ئەو هێزێکە بارزانی ڕابەرایی دەکات شۆڕشێک مەحموود تێشکاوە شەم بەدیلگیراوە ئەمە دیوێکی خاڵەکەیە 1932 سەبارزانی کێک لە فەرماندەکانی شۆڕشی یەقین بارزان کەندێک سەرچاو بدەن ڕاپەڕین ئەمە لە ڕابەرایەتی قەلدەردان قۆناغدێکی کێکی لە فەرماندەکانی یاغەدار بە بۆ نمونە لەماوەی 2 ساڵدا ناوچەی بارزان ئەمە دیوێکی بابەتەکەیە یعنی ئەو کاتێک کە بارزانی هات بە فریای شێخ مەحموود دکتۆر دەوێت لە پڕێکا بڕیاری دروستبوونی ئەم حیزبە نەدراوە وەزگەی هەیە ئەسێکە وەزگەیەکەیە لەلایەن براگەورەکەی خدای بارزان نێراوە بۆ نێراوە بۆ پشتوانە شۆڕشی کوردی لە باشووری کوردستان سێکەم شۆڕشە قادریە ها سێکە حساسەت و سراحەتی گرنگە سەریکە ڕۆژگارێک شمارەتی نۆدە لەم سلێمانیە مۆلەخان نەقشبەندی دەکات مۆلەخان نەقشبەندی خراوەی نەقشبەندیە ئاوارەی کوردستانە بێت و دەچێت بۆ حەج و لەوە دەچێت بۆ شام و لە دیمەشق کۆچی دوای ئەکات ئەم سرابینی قادری نەقشبەندیە هەیە لە 1920 مۆلەخان لەرە دەرەکرێت سەریکە ئێستا لە 1990 پاش 90 ساڵ جایکتە خودانی بارزان ئەمە گرنگە ڕێبازێکی بارزانی یەک پشتوانی لە شۆڕشێکی کوردیە کات کە سەرۆکی قادریە کە لە ڕووی ناوەڕۆک ئەمە گرنگە سەریکە تۆگەراوە ئەگەر ئەزان چێمە ئەمە
ئەمە خوێنەوەیەکی وردی ئاینی و مێژووی کۆمەڵایەتی و فەلسەفی دەبێت. تۆ 100 ساڵ پێش ئەوە ڕێبازەکەت کە ڕابەرایەتی ڕۆژێکی ئاینی گەورەی کردووە لە شای ئیسلامی دەرکراوە ڕێبازەکە لە سلێمانیدا قەدەغە کراوە چاودێری خراوەتە سەر. باش ئێستا تۆ پاش نزیک 100 ساڵ 90 ساڵەکات 9 ساڵ لەم باشترم شوێنێک کە ڕێبازی قادری تا سەری هەڵاوە گەورە بۆ گەشەی کردووە. ئێستا هیچ لە نەوەکان ڕابەرەکانی ڕێبازەکە شی مەحموودی نەمرا ڕابەرایەتی بسوودنەوەی ڕزگارخوازی کوردی ئەکات کە لە قۆناغی حکومەتداری کوردستانە قادریە ئەم بارزانی دێنەوە هاوکاری ئەم شۆڕشە ئەکەن کە ڕێبازەکەی قادری ئەمە گرنگە ئاگادار بە ئەمە وتم بارزانی دوای شۆڕشی بارزان ئەچێ بە قۆناغی کوردستان ئەبێتە فەرمان ئەبێتە پێشمەرگەی کۆمار لە سەگەدەی شۆڕشێکەوە ئەمە هەرەبێ نییە پێشتریش مەزمونەمان هەیە. باشە ئەم بارزانیانە هاتوون لە بارزانەوە ئەنە کۆمەکی شێخ محەممەد دەمە بکەن لە پێش 100 ساڵ ڕابەرەکان دەرکردووە. ئەم ئەو پەڕی گەورەی ئاگادار بە نێزان چی ئەمە دوور لە پیاڵدا مێژووە هەر زۆر باشە دکتۆر منیش ئەو ینی سێبارە و هەڵێنجاندنم ئەوێتەوە لەوەی کە خودی ڕێبازی نەقشبەندی ئەو تەسامح و تەلێرانسەی ینی لە کڕۆکە هەیە وەکو تەریقەت و خۆی ڕێبازەکە لە کاتی خۆیدا کاریگەری نەتەوەییە ئاگادار بە مرۆڤ دۆستیە نەتەوەییە ئاگادار بە ئاینیە مرۆڤ دۆستیە نەتەوەییە. بەڵام ڕێبازی بارزانی کە بێت ڕێباز زۆتر لە قبندی وەکو نوێگەرێکی لە جیاوێتەوە لە ئەمانە بەڵێ ئەم هەندێک ورتر دەکاتەوە ئەینەتەوەی بوونەکەی جوانتر ئەکات مرۆڤ دۆستەکەی مرۆڤ نابێت ئەگێتە خوارەوە بۆ ئاژەڵ بۆ ڕۆک ورتر یەکاتەوە. باشە ژینگەکە هەر لەوە ژنگەی مرۆڤایەتیان ناهێڵێتەوە کە مرۆڤ ئەبێ ژێکی ئاسود و ئارامی هەبێت. ژنگەکە خۆزە بۆ ژنگەی سروشت بۆ دارستان بۆ ئاو ڕووبار و جۆ کانیاوەکان. یعنی ڕێبازی بارزانی ڕاست نەقشبەندی چیە کات جوانتری ئەکات باستاوکو وجدان سەیری کات. دکتۆر چۆن ئەمە ینی ئەیبینینەوە واقعەکەش ئێستا کەماوە ئەگەر وەکو ئاساریش بێ هەرچەنە ئەوەی کە کاک دکتۆر باسیە کامەیە کە ئێمە دەیبینینەوە ئەمە مەسیحیە ینی هاوگوندی بارزانانی بەڵێ جووە بەڵێ ئەخەرەوەی مۆزوعەکە چکە لەوێ ئیتر ئەزان چی هەموو مرۆڤین بە باس بکردانی هەموو مرۆڤی ناگەدار بە تۆ کە مافی ئاشەڵدا چۆن مافی مەسیحیەک و جوولەکەیەک و زەردە شتێک نادەیت. نوێگەری چییە؟ تۆ لەگەڵ سەلێمەکەی خۆ تازاکەت وامەشەی جوانتر دەنسەیە کە خۆ لە واقعدا ئەگە بێنە سەربارە واقعەکەی خۆ ڕێبازی بارزان کۆڕێکی ئاینی ئیسلام ئەگەرێکی بدەینەوە نەگەوەی کە بەشتر مسلمانەکان سێ ڕۆیشتون ناگەدار بە چکە ئیسلام جیایە مسلمان جیایە ئیسلامی ژیای ئاگادار بە. ڕێبازی بارزان هاتووە کە بەڵێ باوکی نەقشبەندی و باپیرەکەی ئیسلام ئاغا سەریکەین بۆ نمونە هاتووە نەوەکە لە باپیری جوانترە. نەوەکە سەیریکە نەوەکە هەم ژنگت بۆ پارێزێت هەم سروشتت بۆ پارێزێت هەم ئاژەڵەکانە بۆ پارێزێت مرۆڤەکانە بۆ پارێزێت. باشە ژنێکی لەبارە بۆ دروست دەکات چەوسانەوە نامێنێت زوڵمی پیاو بۆ ئافرەت بۆ کچ نامێنێت زوڵمی برا بۆ برا نامێنێت. ڕێبازگە ئاوایە نازانم ئەمڕۆ چی دێتەوە مۆمبەتێک ترە بەڵام ڕێبازگە لە واقع ئاوا هاتووە زۆر جوان ژاتوە ئاگادار بە. هەنی سەی مێژووی بارزانیەکان بکەیت لە مێژووی خۆیاندا باشە زۆر باشی هاتووە. دکتۆر چۆن ینی کە ڕێبازی بارزان لە نێوە حزبێک دێتە بوون یعنی ئەمە لە واقعەکە کە دەیبینینەوە ببوورە دکتۆر جان لەوەی کە ئێمە فەڕەنسا و حەریری ئەبینی لە شاخ لە تەکی بارزان فەلەکە دین کاکەی ئەخر وایە ڕێبازەکەی وا لێکە ڕێبازەکەزان چی جیاوازی نەهەڵێت پێم وتیت مرۆڤەکان مرۆڤن ئاگادار بە نەک لە نێو بارزانە نەک لە نێو تەریقەتەکان لە نێو خودی ئیجازە بە ئەخر بابەتکە چۆمەوەتەکە گرنگە ئەم حیزەکەی دروستیەکات ئەخەمە گرنگە من وەڵامەکەم لە ئەمەزە بەناسا دروستیەکات ڕاستە لە چشەوە تا 50 لە حیزبە دوورە بەڵام ناقی داڕشتووە لەم ماوەی کە ئەم لە حیزبەکە دوورە ئاگادار بە پارتی بە هەندێک لە ڕێی ئەڕوات ئەڕوا بەرەو چەبوون بڕوا بەرەو داخران بڕوا بارزانانی لە 50 جایتر هێندە سەرکایە سیاسیەکە ئەزانی با بەشتوە بڵام مێژووە بگەڕمەوە مێژووی بارزان لە دوای هاتنەوەی بارزان لە سۆڤێت دوو ئەزگەی زۆر سەیمانە دێخۆش بە کورتی ئەمە بە کورتی باس بکەم بەزیکیان چۆنی بارزانی بۆ کە دێتەوە
دوو ئەزگە زۆر گرنگمانەیە کە بە خراپ چۆتۆمارەکانی مێژووە پێویست بە شکردنەوەی زانستی هەیە ئێمە ئەو ئەزگە کە دێتەوە بۆ کوردستان بۆ عێراق بارزان مستەفا دێتەوە بەغا باشەوە قاس پێشوازی لێ ئەکات بۆی تر ڕژەی بەخشایەتی ڕووخاوەستەمێک تازەی لە ئارایە عەبدولکەریم قاسم ئەگەرچی لە ڕەوت و بەڵێنەکانی خۆی بۆ کورد پاشگەز بێتەوە وردۆ لە ڕێبازە ڕاستەقینەکەی ئەوەی پێدەڵن شۆڕش لا ئەدات بەڵام بارزانانی تا ئەخیر لەحەزە لە بەغا دەرناچێت تا تووریستکایەک بۆ هیوا ئەمێنێت ینی لە 6 و لە 3 و 4 ئیلول بەغا بەجێ هەڵێت ینی هەموو پارتی لە عەبدولکەریم قاسم تووڕەیە خەڵی تووڕەیە گرنگاگە دار بەها هەموو پارتی داوای بارزانی بەغا بەجێ بهێڵێ و دژ عەبدولکەریم قاسم بۆ شۆڕش بکەن بارزانی بەجێ نەهێڵێت دووبارە دەتەوێت تا ئاخرت شرکە ناوێ شەڕ بکات ناوێ خوێن بڕژێت باشە ئامادەیە قاسم لەگەڵ عەدوڵتە ڕێ بکەوێت نەگاتە شەڕخە ڕشتن چکەزانێک ڕشتن دوجار ژنگەی پێوەرانە بێت دارستانی پێوەرانە بێت ئاژەڵی پێ ناوچ مرۆڤ بێ ناوچێت مرۆڤ هەر نەتەوە ئاینێک بێت مرۆڤ ئاگادار بە بام خێنەکەت بێتی کورد و عەرەبەوە ئەدوازگەت ئەزانێ عەبدولکەریم قاسم من نادات ئیتر دەسەڵات نییە ئیتر دێتەوە بارزان و شۆڕشی دەست پێ بکات ئەمە گرنگە ئاگادار بەها سەیری کە کاتێکە لە 61ەوە کە شۆڕشی ئەلو دروست دەبێت مەکتەبی سیاسی دژی ئەساڵسەکانی بارزانی مامۆستا بەرای محەممەد و جەلالە ئەمانە ئەیانە بە حزبی با پارتی بێت حزبێکی ڕێکخراوەی دوو لە عەشار و دوو لە خەڵکە عامەکە مەسە عەشار ڕۆڵ لە حیزبانەی گەڕێ بۆ نمونە ینی مەکتەبی سیاسی ئیداری حیزب بکات باشە بارزانی دیدێکی تری بارزانی پێ وایە ئەم کۆمەڵگەی عەشاریە چینایەتیە ناوچەگەریە ئەبێ ئەمانە ڕازیکەن بارزانی پێ دژی ئاژەڵ چۆن دژی عەشیرەتە چۆن دژی تیرەیە چۆن دژی ناوچەیە بۆ کورد کاشتەکە بەڵام نەیویست بە ئەوێ ئەم وەزە ڕابگرێت ئێوە تێیان بگەنەوە بیسازی کاکە ئێرە سۆڤێت نییە ئێرە ئەمریکا نیە ئێرە فەڕەنسا نییە باشە ئەم ئاوی دەکاتەوە لە ڕزعشتێک لە مەنتیقی خۆیان هێزە ناوچە بەرەسەوەیە جوتیای بەرەسەوەیە داهاتی بەرەسەوەیە ئەمەیە کۆمێک شۆڕش خۆ کۆمێکی ترینی خەیت عەشیرەتەکان نەبێت خەرمەوە وازنمانە بێنین شۆڕش سەر ناکەوێت بەم دێت کارەکات 3 ساڵەمانە ئەمانە بارزانی ڕازیکەن بارزانی ڕازیواقع ژوایە لەمان نادات سەرنجبانی پشتیان تێ ناکە ئازاریان نادات دەریان ناکات هەتا کۆنگرەی ئازاری 1960 کە لە کۆی ئەگیرێت هەموو پارتی و عەشیرەتەکان تیاکۆبەتەوە لە وایە کە لە بەشداری کۆبوونەوەی کۆیەکەن لێرە شاتە لەسەر ڕۆژکۆبوونەوەکە هەوڵی ئەوە ئەدا کە ئەم مەکتەبی سیاسیە بەلاڕێیان نەڕوات باشە ئەم مەکتەبە سیاسی و عەشیرەتەکانی کورد بەیەکەوە کار بەم شۆڕشە بکەن وازە حاڵم چی باشە هەر هەوڵدا نەگاتە ئەستەقینەوە حتا دوجا تەوا بێ مامزرا کە مەکتەبی سیاسی ئینێرێ بۆ بەغا بۆی مافخانی کورد بە بەغا بگەێنێت ئەم گرنگە ئاگادار بە مثلا نایە مامزرا خەت فەرایزەوە یا برای محەممەد خەت فەرایزەوە تا ئەو دقەیە مەکتەبی سیاسی دوجا ئەشێت ماوەت و کۆنگرە ئەبەستێ و ئەمجا بارزانی کردانەوەی بێت ئەخە زۆر گرنگە تۆ تا ئەواسە تەسامح دەبێت لێبوردەیی دەبێت تا ئەواسە چاوەڕێ بکەیت ئەم بەرەی کە بەرهەم بە تۆ ساڵاتژاتی دەکات لێ دەدات تۆ خۆڕاگریت لەگەڵ ئەو ئینشقاقش دوایەوە سزای نەیان هەر دووبارە ئەوەی بەرەبەر باتگرنگی ئەوەیە بەگرنگی ئەوەیە ئەم کام کە سایەتە تا ئەو لەحزەیە ئەو مایەوە ئەمە گرنگە ئاگادار بە ئەمە زۆر گرنگە باش ئەم جایتر ناچارە بێت کۆنگرەی خلاص دەبەسێت و ئیتی دەریانەکات دکتۆر بابەتێکی گرنگ و ڕژان وەکو بوعدە مێژوێکی کە من خوێند بێتمەوە یعنی ئەمەیە کە شۆڕشی ئیلو دروست ئەبێت چۆن ئایدۆلۆژی دەرخواردی کورد نەدرێ وەکو یعنی ئەوەی کە پێڵێن تۆ کوڕی ئەو کۆمەڵگایە خۆت بی وەکو چۆن ضرورەتی دروستبوونی جۆڵانەوەی بزوتنەوەی بارزانە خود دروستبوونی حزب بۆ داواکردنی مافی هەر میلەتێک بە تایبەتی لە دوای ئیستیعمارەوە یعنی ناکاتە ئەمەی کە ئەگەر خودی ئەو ئایدۆلۆژانی کە لە دەرەوەی هەنرابوون دووبارە تەسلیمکردنەوەی ئەم ئەقڵێت هەیە بۆ بۆ فکرانەی کە پێشتر هاتبوونەوە چوو بوونە دەرەوە چۆن کوردستانیشان ئەوە ڕاست وەڵازای چۆنە مەسەن ڕێبازی بارزان بەبوو ڕێباز جیاوازە ئەم شتێک مەخاڵێکە بەڵام بارزانی بۆ ڕێبازەوە ئەزمموی عەشیرەکانی کوردی هەیە ئەزمموی پارتی هەیە ئەزمموی سۆڤێتی هەبوو کە سۆڤێت حزبێکی شیوعی لەوێ کارەکات و حزوری هەیە بۆ نمونە سیستەمی سەرمایەداری بینی هەموو ئەمانەی بینیوە ئەمە واقعە بەڵام هەر نەچوە ژێر نانا بەس دوجار لە ڕێباز خۆی کار دەکات یا ساڵە سۆڤێت بووە یا ساڵە سۆڤێت بووە حزبێکی تاگەڕەوی چەپی شیوعی بووە نهادووکە حزب کار بکات وکرە باز خۆی کاری کرد
هەروەکو چۆن نەچۆشێ باری دەسەڵات و ڕابەری شۆڕشەکە بوو باشە ئێستاش چۆن کۆشکۆتەلار و باڵەخانە نەکەوت بەمەرجە بارزانانی خۆی پەروەردەی عسکەری لە سۆڤێت بی بەڵێ بەڵام چییە ینی ئەزبوونی وەگرتووە لە شوێنەکانی تر بەڵام نەگەیشتە و ئاستی سەر بازی بارزانانی بکەوێت ئەمە گرنگە هەنی چ ببینی وەکە توندا بەڵام نەگەیشتە ئاستی سەر باز بارزانانی بکەوێت سۆڤێت ئەزبوون عسکەری وەگرتووە ئەزبوونی زمان و کەلتوری وەگرتووە بۆ نمونە نێش سەرەوەکەوێت سەرۆکی پارتی بە ڕابەری شۆڕشێک بووە باشە خۆی پیشان نایەوە کام شتێکە باشە تا ئەو سەرش کە بە شۆڕشێ لە یاسای بارزانانی کە یاسای باڵەخانەیەکی نییە کۆشێکی نییە باخێکی نییە سەریکە بۆ ئەزان چی وەک بارزانی خەباتی کردووە بۆ میلەتێکی چەوساوە کە خاوەنی شتێک نییە تۆریان وەکو بەڕێستان کە پرۆفیسۆرن لە مەجای مێژووە مە هەر لە مێژووە ینی سوڕاینەوە بەڵام کەمێ وەکوونەڵێ بێمە پێشترەوە لەوەی کە ئەم پارتە کە دروست بوو لە نێو لەو کاتە دەستی بر بۆ کۆمەڵێ وەسیلەی هەرەمەدەنی ئەوی دروستکردنی ڕێکخراوە لە نێو حەزبەکە ئەخرەوە تا ڕادێ ڕۆڵی ژنیش کە ئەمە چۆنە بینی و لە سەرکردایەتی پارتی ژن سەریکە نەگە تۆ باس بۆش باس بوو لە باسشکە باسی بابن ئافرەت باسی لاوان کە باسی ڕێکخراوەکانی پشەیەکان بکە باسی ئۆز و عەشیرەتیەکان بکە بۆ نمونە نا پێم وتی مادەم بارزانانی ڕێبازەکە ڕێز دە مرۆڤ و ئاژەڵ ڕۆک دەکرێت ڕێز دە جینگە ئەکرێت مرۆڤ کێ مرۆڤ نێر نییە مێشە مرۆڤ پیاو نییە مناڵیشە مرۆڤ کچ نییە بێوەژنیشە غەدار بە مەرزەکاریشە بۆیە مادەم ڕێز دە مرۆڤ بکرێت ئەبێ ڕێزی هەرێکی لەمانە بکرێت مناڵ یاسا و ستەم و بینی خۆی هەیە پیاو بە هەمان شێوە ژن بە هەمان شێوە بۆیە ئەم ڕێبازە و ئەمە دیوێکێتی دوو خودی حیزب وا ئەکا خودی حیزب ویستی بەوە هەیە چەند ڕێکخرا دەکەبێت خودی حیزب بۆیە خودی ڕێبازەکە زەمینە سازی ئەکا بۆ حیزبەکەش کە ڕێبازەکە قەنەعەتی بە منە بۆیە ناکرا دکتۆر کەیوان ئازادم باسە زۆر لەوە زیاتر هەڵەگرێت و من بەش بە حاڵی خۆم زۆر پێخۆشحاڵ بووم ئەوە کۆمەڵێشتی نوێم بیست هەروە نەش کاتێکە بەشەکات و باسی دروستبوونی پارتیمان تا ڕادێ بە قۆڵی نەکرد لە 46 بۆ 75 ناغەکان تا هەسانەوە و تا ئەمڕۆژ زۆر سپاس دکتۆر کەیوان ئازاد وەکو پرۆفیسۆری مێژوو کە لەگەڵمانە بووی زۆر سپاس خۆشەویستان و ئازیزان ئێوەش هەمیشە تەندروست و کامەران بن.